ڕۆناڵدۆ لە پۆڵەندا وەک پاشا پێشوازی لێکرا و لە تورکیاش سکانداڵێکی سێکسی لەناو وەرزشدا ئاشکرا بوو. سڵاتان لەبێت. ئەمڕۆ لە گەڕی سێمی پەڵەوانیەتی نیشنز لیگی ئەوروپا 8 یاری بەڕێوە دەچن. چاوەکانی زیاتر لەسەر 2 یاری دەبن. دەستپێکی یاریە گرنگەکان لە نێوان کرواتیا و سکۆتلاندا دەبێت کە کاتژمێر 7 دەست پێ دەکات. هەر لە هەمان کاتیشدا بولگاریا و لۆکسمبۆرگیش یاری دەکەن. پاشان لە کاتژمێر 9:45 خولەک یاریەکی دیکە بەڕێوە دەچن لە بەهێزترین نیشان پۆڵەندا ڕوبەڕووی پورتوگال دەبێتەوە و ڕکابەری نێوان ڕۆناڵدۆ و لیڤاندۆڤسکی دەبینن. لە یاریەکی دیکەدا ئیسپانیا بەرامبەر دانیمارک یاری دەکات کە ئەویش یاریەکی بەهێزە و لە کۆمەڵەیەکی بەهێزیشدایە کە سربیا و سویسراش لەخۆ دەگرێت. ئەو دوو تیپەش لە هەمان کاتدا یاری دەکەن. هەروەها بێلاڕوسیا و ئێرلەندای باکوور، قوبڕوس و یۆنانیش یاری دەکەن. دوور لە پێشبینیەکان لەگەڵ گەشتنی شاندی هەڵبژاردەی پورتوگال بۆ پۆڵەندا پێشوازێکی گەورە لە کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەستێرەی ناوداری تۆپی پێ و کاپتنی پورتوگال کرا. هەرچەندە پۆڵەندا لیڤاندۆڤسکی و چەندین ئەستێرەی ناوداری هەیە، بەڵکو پێشوازی هەندەرانی پۆڵەندا بۆ ڕۆناڵدۆ شێتانە و باوەڕ پێ نەکراو بوو کە بە سەدان کەس لە بەردەم ئەو هۆتێلە وەستا بوون و درەسی پورتوگال و ڕیال مەدریدیان بەدەستەوە بوو. لە پێشوازی ڕۆناڵدۆدا تیپەکەی ڕۆناڵدۆ لە هۆتێلێکی وارشۆ دابەزین بۆ پشودان و مانەوە. هەندەرانیش بەردەرگای هۆتێلەکەیان گرت و تا درەنگ لەوێ بوون. بەشێکیشیان چانسیان هەبوو توانیان واژۆی پاشا وەربگرن و بە مۆبایل وێنە بگرن. ئەم شەو لە گەڕی سێمی نیشنز لیگ پورتوگال و پۆڵەندا لە واشۆ ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و چاوەڕە دەکرێت یاریەکی بەهێز هەبێت. تازە ئاشکرا بووە ئامێری تۆمارکردنی دەنگ لە ژووری جلگۆڕینی یاریزانانی مانچستەر یونایتد لە یاریگەی ئەستۆن ڤیلا دانراوە و گوێ لە قسەکانی ڕاهێنەر و یاریزانان گیراوە. ئەو کارە کە بە پێشێلکردنی گەورەی ئەمنی و ئەخلاقی دادەندرێت پێش یاری مانچستەر و ئەستۆن ڤیلا کراوە کە یەکشەمەی ڕابردوو لە خولی ئینگلیزی بەبێ گۆڵ یەکسان بوون. ڕۆژنامەی زیسانی ئینگلیزی بڵاوی کردەوە کەسێک 2 ڕۆژە پێش یاریەکە چوەتە ژووری جلگۆڕینی یاریزانانی مانچستەر لە یاریگەی ڤیلا پارک و ڕکۆردەرێکی داناوە. هەروەها ئازاتی ئەوەشی هەبوو 24 کاتژمێر دوای یاریەکە چوەتەوە هەمان شوێن و ئامێرەکەی هەڵگرتوتەوە. سەرچاوەکە باسی نەکردەوە و کارە چۆن ئاشکرا بووە، بەڵام بەرپرسانی یانەی ئەستۆن ڤیلا ئاگادار کراونەتەوە و لێکۆڵینەوەیان کردووە کە بزانن ئەم کارە چۆن کراوە بە گوێرەی سەرچاوە کە پێش یاریەکە و لە کاتی پشووی گێمەکان و دوای یاریەکەش تەواوی قسە و گفتوگۆی ڕاهێنەر و یاریزانانی مانچستەر یونایتد تۆمار کراوە و گوێی لێگیراوە. لە تۆپی پێی تورکە سکانداڵێکی ئەخلاقی ئاشکرا بووە و تێیدا کچە ناوبژیوانێک بە دوورخستنەوەی هەتاهەتایی لە بواری وەرزش سزادرا دوای ئەوەی وا بڵاوکرایەوە کە پەیوەندی سێکسی لەگەڵ بەرپرسێکی لیژنەی ناوبژیوانان هەبووە. بە پێی میدیای تورکیا و هەروەها ڕۆژنامەی دەیلی میلی ئینگلیزی ڤیدیۆیەک بڵاوکراوەتەوە تێیدا کچە ناوبژیوان ئەلیڤ کارارسەلان لەگەڵ ئۆرهان ئادمیر سەرپەرشتیار لە لیژنەی ناوبژیوانانی تورکیا کاری نەشیاو دەکەن و ئەمە شوای کرد کچە ناوبژیوانەکە بە دوورخستنەوەی هەتاهەتایی لە وەرزشی تورکیا و نێودەوڵەتی سزا بدرێت. کچە ناوبژیوانەکە ڕایگەیاند ڤیدیۆکە ڕاست نییە و بە زیرەکی دەستکرد دروستکراوە بۆ ئەمەش ڕێگای دادگا دەگرێتە بەر و بێتاوانی خۆی دەسەلمێنێت. ئەوەی جێی سەرنجە کچەکە تەمەنی 24 ساڵە و کابرای لیژنەی ناوبژیوانانیش تەمەنی 61 ساڵە. پارێزەری کچەکە ڕایگەیاندووە ڤیدیۆکە دروست کراوە و بەڕووتی دیارە بە کۆمپیوتەر چاک کراوە، بەڵام بە گوێرەی میدیای تورکیا ئۆرهان ئادمیر قسەی کردو و توێتی کۆتاییم بە کاروانی وەرزشی خۆم هێنا و خۆشم لە بەرچاوی کەسوکار و هاوپیشەکانم ناشرین کرد کە ئەمە ژمانای دامپێدانانی بەکارەکە دێت. خواتان لەگەڵ.